تقریبا 3900 خەڵکی مەل دەستێ داعش دەمایە 2000 قیت و ژن هەفتە و 4 فەرمانی هاتینە سەرێمە فەرمانەکە وەکەوێ نەبوو. سسی هشت 2014 داعشم سەر شنگال دەگرت. ئەف 2 ساڵن ئەم ێزیدی لاجێدوێ کەمپێنە ناوێم دلبری ناز خەڵقی شنگالی ئەس کوڕەکی تر نێمە بێدەرێ نە برای مایە نە هەڤاڵێ مای نە تشتێکی منینە بەس داکامی ئێرەنگی ئێداعش کەتە شنگالدا ئەم غاردان و سلێمانی ئەم غاردان دوورە کەمپی ئەمڕێمە 7 ساڵە من ئەو کەمپە هەموو شارەزان vê kempê ez ê digerîm û vêca xelkê wan münasib dikin û ez jî wan nasib dikim. ئەمە 2 ساڵە لەناو ئەم کەمپە یادی شنگالەکەینەوە ئمە چاوەڕوانمانە کرد هەر لە ساڵی یەکەمەوە شنگال ڕزگار کرێ بچین لە شنگال یادی ئەم کارە سادە بکەنەوە بەڵام ئەوە 2 ساڵ لەناو ئەم کەمپەکانە ئیشەڵڵا چاوەڕوانەکەن ساڵێکی تر لەناو شنگار بیکەینەوە. ڕۆژی 3 لە سلێمانی بووم ئەو کاتە تقریبا 4 ڕۆژ بووم هاتبوو لە شنگار خێزانەکەم و کوڕەکەمم هێنابوو بۆ دهۆک لە شاریە دێگە لای دهۆک هەر یەزیدینەوەن پێڵە منتەقەی شاریە لەوێم دانابوو ئەو کاتە من خۆم لە ئوتێر بووم لە ناو سلێمانی کارما کرد ئیشی کرێکاری بوو هەر ئەو کاتە گەر سعات 2:30 بەڵام داعش هجومی کردە سەر شنگال هەتا ئەو کاتە بەڵام خەوتوم لە ئوتێر بووم خەبەرم نەبوولەوە بەڵام سعات تقریبا 3 بۆ 4 باوکم تەلەفۆنی کردەوە بۆمانەوەتی داعش هجومی هێناوە سەرێمە و شکاوینەوە ئەبێتە ڕابکەم بکەوینە شاخەوە. لە نزیک شاخەکە منتەقەی سۆلاخی پێڵێن ماڵی خوشکەکەم لەوەیە بوو باوکم و دایکم و براکان و خێزانەکانیان لەگەڵ مناڵەکانیان ئەوان لەوێمانەوە بەیانی هەتا نێوەڕوە تا عەسریش تەلەفۆنمان نەکردەوە بەردەوام لەگەڵی ئەمانەوت بڕۆن خۆتان ڕزگارکەم بکەونە شاخ باوکم هەرەوە جارێ پەلەمەکە تا داعش ڕێمانەیەتێ چونکە ئەوان مفرەزان لە پەنای ماڵیان داناوە نێنێ لە بڕۆن ساعت 3:25 دقیقەی عەسر بوو سەر لە ئێوارە بڵێم کە باوکم تەلەفۆنی کردەوە بۆ من وەتی داعش ئێمەی گرتووە سواری پاسی کردوون ئیتر ئایان بەم بۆ تەلافەر لەوە چێ جاریکە جۆ لە دەنگی من نەبێ ئەمە ئاخر تەلەفۆنم بێ.
عزارو كشن قالنا درقنينا مشغولة لعب كاكا بيبكي. دنگو باسکی بابه منینا هم شش خویشکن بس براکا کی مهایا حمره بی 5 سالن کسکی ما ایش نینا غیر رحمه خوده ما کسک نینا روزا کا بابه ما گرتینم چون اجاده نا آفبو نا نانو تشتق نبو خوده بخونم السر قادن نفسن حتی پله داره زاروکات خواره بدریکت وان اید آرسیا آب ما برداد دوی زاروکت خو آب نبوم بخون ام 11 روجا ام الجاذا من بحالك بلنغاز وبحالك الرزيل وهتان وهجي هروساء جارا عولم هذا ناو شاخ وناو شاخ مانينا ابا جسر وجسر مانينا كم بيعرب كسيك اباب نبي وداغ نبي وكت نبي مال نبي اتشا خوزي بسري ما بابا قراه ما باني خسيرة باي ام هفدان نفس عيدة عبد الله كجامنا أقورتري وسليمان مراد خليل بابي منه وكجام قنها قرة كيوي بو حمري بيد سالبون أبد سالا كجام مدشنا أم بيروز نكريا مدشنا بابي خو بيروز نكريا نبخذ تقريبا 6 مانجا كجام تلفونا من نكريه بدزي تلفون تكر او نلا يبون تلفون كرو تلفون الشنقبه قد تلفون جنا حسل قلت بابي خو جوزي خو كوشم قلت شوف كورج مستاندر جوزي خو كوشم خذ الرصيد كيف الرصيد خلاص كتبين اشتري تجي لي قد جمنا وقت تلفون أخير قلت اللحفرش مرة التلحفر قلت أمي دولارين بشينا زي تلفونات داكم تشوفونا سرقة سريجن كا على بابير أبو ناظر راجابو يعني أخيرا لو دولاركي النبو البام بيجيب خدم دولاركي وشانت وقتی کم دلار شاندی هبی دینه تلفن کرد و تلفن جی بری ویژن کاسر قصریش. باشه میخوابر که میخواب. أنا كنت أمشي الناس قارب مشوار اللي. إيه غمني. لا باش. قدر باش ترجع. أخير تلفون ويني؟
کەسێکی منینە بەس من و دەربرینیمە هاروکاری من کەسی نییە ئەلە هەسا بمرم کەسی هاریکاری من ناکات بابکە دەربین عەسلی ئەستەلاحکردم کیژێکە کوڕەکی من هەیە دەربرین و کیژەکە من هەیە لە ئەڵمانیا هاروکاری من ناکات تەلەفۆنش ناکات بۆ من ئەن نەزانم چ لێ هاتێ مرۆوە مایە نازان چ لێ هاتێ و ئەو کوڕەشک لای منە المنظمة العالمية لحماية الإنسان برنامجا تدريبيا يساعد تبع الأطفال من دون تأخير أكثر عن وقت الآن. ئیشی هاروکاری خەستەخانەکەم لە عربەت بوو نەقلکردنمە ئاشتی ئەجبەر دەربرینی زۆر هیلاک بێت زۆر برسی بێت خەڵک زۆر لێدان گۆ جەماعەتی ڕەوزا نەقلکردنە ئاشتی و زۆر هیلاک من خەستەخانە و زۆر تەعبم و چی بکەم ئەجبەر دەربرینی ئەجبەر کەسێکی وی نییە خودی جانا من نفكم بيدي يعني خرابة يعني حالة نفسية يا جلتات دلا أفا يعني نينا عائلة هم مفينا يختيمين عائلة جي هفت كاتش كده يختيم مفينا إنهم بس أجيبتني ما أوجي جلتات دلا وحالة نفسية هردو البامن إدما حاليا هفدكسن الكامبا آشتينا عائلة اختيم مفينا همود هورن بخدي يعني بخدي موادي قدن ما بعلاج موادنينا موادي قدن الفلوس مزعلة جيب بيذكر ما جلتات دلا إيش بالقاليد كاتشكي أمني دوامي أس موادي ويدكرم يغنينا موادي ويبغري بس أس موادي ويدكرم عاشق بو من فقير بو من توزيعات إيت برنش إيت آرت إيت دبين بو من شا بينتا كسي مني يعني بتشد بينت دبين نقول حتشت إينتا بو من ژیانی ناو ئەم کەمپەی ئێمە ئەوە ئەگەر یەکێک کرێکار بێ ئیشی دەستکەوێ بچێ بۆ ئیش ئەگەر ئیش نەبێ ئەچێ بۆ مەیانەکە و جاری وایە لە دە ڕۆژە ئەچێ بۆ مایان تا ڕۆژێک ئیشەکە ما باقیەکەی هەر لە ناو کەمپە بە سوورە لەگەڵ گەنجیان لەم لا سوورە بەم لا ئەچێ بۆ بازار ئێستا لە کەسوکارەکەم 16 بوون خۆیان سێمان هێناوەوەی باقیەکە هەموو ما ینی 13 کەس ئێستش لە دەستی داعشدا ماوە لە کەسوکارە هەرە نزیکەکەی خۆم لە ینی ئەندام یەک خێزانن
ئەوش پێک هاتووە لە باوکم و دایکم و براکان و خێزانەکانیان. باوکم لەگەڵ هەردوو براکانم کەس نازانێت چیان لێ هاتووە هەتا ئەم دەقا هیچ هەواڵێکی ئەومان نییە. بەڵام زۆر محاولەمان کرد کە دایکم لە تەلافە ڕزگارکەم ئەوەشمان بۆ نەکرا. خوشکەکەم جارێ ڕایگەل لە دەستی داعش تەلەفۆنی کرد بۆ پیاوەکەی ئەو تەلەفۆنی کردەوە بۆ منۆتی خوشکەکە و ڕای کردووە بەڵام دووبارە کەوتووە مەفرەزەی داعشەوە ئەوش تا ئێستا هیچ هەواڵێکی نییە. ئەمە خێزانی براکەمە خالیداوەمان هێنا کڕیوان لە دەستی داعش لە ڕێی سوورەوە هێنایان تورکیا لە ڕێی تورکیاوە گەشتە دەستمان. ئەمە هۆنەری کوڕی فەلاحی برامە برازامە ئەمە شێستەر لەژێر دەستی داعش دەماوە. ئەمە هاوکار براکەیەتی ئەمەش هەر لەژێر دەستی داعش دەماوە تا ئێستا. ئەمە حاجیەوە گرێسە باسم کرد خێزانی ئەم بوو کڕیمان لە دەستی داعش ئەمەش هەر لەوەی ماوایسە لەژێر دەستی داعشدایە. ئەمە ڕاجی کوڕەکەیەتی ئەمە هێناوانە ڕزگارمان کردووە. ئەمە دایکمە کاتە ئێستا لەژێر دەستی داعشدایە ئەم وێنەش لە ڕێی ئافرەتێکەوە کە لەژێر دەستی داعش ڕزگار بوو وێنەکەی بۆ من هێنایەوە. ئەو سێگە ڕزگارشم کردووە لە دەستی داعش لە ڕێی قاچاقچیەوە لە ڕێی پارەوە ڕزگارمان کردووە. ئەوش خێزانی براکەمە لەگەڵ دوو مناڵا کچ و کوڕێکی لەگەڵایە. زۆر کات محاولەم کردووە ئێستاش محاولە ئەگەم دایمەن ڕقمی داعش وەرگرم ڕقمێکی داعشێکم دەستکەوت این قاچاقچیەکی خۆیان لە ڕێ ئەوە محاولەم کرد تەلەفۆنم کردەوە بۆی محاولەم کرد دایکم ڕزگارکەم لە تلعفەر دووسێ جار محاولەیە کرد دوای لە ئاخر تەلەفۆنەوەتی من دایکتم بۆ ڕزگار ناکرێت چونکو دایکم بە تەمەنە ناتوانێت بڕوا بە پێ ئەوش داوا ئەگە نزیکەی 2 کیلۆمەتر 3 کیلۆمەتر بە پێ بڕوە بەڵام دایکم ئەوەی بۆ ناکرێت ئەڵێ دایکت دەبێت بە سیارە ڕزگارکەن داعشەکانی ترش چاویان لە قاچاقچیە تەنها تلعفەر یەک دەرگای هەیە لەو دەرگایشەوە ناکرێت بە سیارە ڕزگارکە بۆیە تا ئێستا هیچ ڕزگار نەکراوە. لە آخر محاولەی ئەو داعشەوە کە ویستی دایکم ڕزگارکە هەتاکو ئەم دەقەیە تەلەفۆنی بۆکەم تاکو ئێستا وەرناگیرێ یاخۆ زۆر جارە لە داخراوە. إذا كانت تعب فيجاري فيجا تبي الشغل ويك فراقا شومو أسخر فاخوا شومو أجل كاشومو أسمو تشتشومو أجل هارد كرمو أسمو تشتيتكم إذا كان إيشا بينو هذا كان إيشا أسمو تشتي شغل ويتكم هەشکارانە خۆش بم لە دربرین 20 ڕۆژە 15 ڕۆژە لای من بن کەسێکی منینن مداری من بکە کەس نینەن داری دربنیکەن بەنەجی منداڵە بابکوینینا دەیکوینینا دربین بەنە لەولا کەس و کاری منینە بەس داکامێ من دوورێت کنش بەرداکامێ حتا 15 ڕۆژیتی ئەس داکا خۆ نابینم دربین چت بکە تەسعافەکە بۆ من بش دەیکی من نەخۆشە دەیکی من کەفتە توورا بووە إذا كان هذا مال أسوانيت خوم إذا كان هذا مال خواني ناخو هذا براكا جام أفج مرة كري وأف بلوزج مرة كري إجبر دكراويش ماويش مرة كرينا همو دريا كفن جيبويا وبيس جيبويا وبخذين من نافي تيش معنا كذا إجبر خاطري عيدة شرا عيدة مرة كريمة من نافي مقو هتانا كذا وصليك إجبان جوا هيا أسعيدة شبيراناكم هتاز نمر مجيز شبيراناكم خذ برا أف صالة أف غير فانجلكو برانينا وأف بلوز وأف دسمال سري منن هتانا كذا كاتشا من مصون خواريات الرزقارنا بوكيري سري مبي الذكريات هاويش بيراناكم وزدانا عين مزيد مساريخ تشتغلين مشهورة باللعبن بس غنجي أم آخر شهر اللعبن أم شمتو اللعبن أم آخر اللعبن أم هذا شهر اللعبن أم هم تشت اللعبن درجنين أم باللعبن
باوی پیس یاریەکان یاری نییە ئێمە بەس ڕەنجی هیچ نییە نە لەعەباتە نە یاریە هیچ ئێمە نییە. چه لعبات ئەمە هەبێ خەڵکی خێرەش مەرەتێنن. معربانە و چێکردن ئۆڤێجا مەشغوڵە پێحانە کرد ئۆڤێجا منە مەشغوڵە پێ شقولەت کرد. تأثیری داعش بێژ لە خۆمان تأثیر لەسەر مناڵشی هەیە. مناڵەکەم تەمەنی 3 ساڵ و وا بۆ 3 ساڵ و نیو ئەڕوا. هەموو کاتێک باس لە مامیەکە ئەڵێ مامم کوا یان باپیرەم کوا بۆ ئەوان لەگەڵ ئێمانین یان سێری وێنەکانیانەکە پێی بێ تااقەتە بێ. لە تەلەڤیزۆنەش تەنانە زۆر جار داعش دەبینێ ئەڵێ ئامان بووم باوکی منیان کرد باپیرەی منیان کرد یاخۆ مامی منیان کرد. بابا و هەتیوە دەستێ داعشتانە. مناڵەکانی براکەم برازاکان لە دەستی داعش ڕزگار کرد. ئێستش تەسیری ئەوەی زۆر بەسەرا هەیە کە فێر بوو عنی ئەو مناڵە 4 ساڵیان فێر کردو وەکو خۆی دەورەی داعشیان داوا پێ عسکەری ببینێ ئەڵێ ئەمە کافرە پێشمەرگە ببینێ ئەڵێ ئەمە کافرە دەبێت بەو جەهەنم بچێت دەبێت سەر ببڕێ یان ڕائەگە بۆ چەقۆیەک واشی فێر کردو بە زمانی کوردیش قسەیان نائەگرت کە خۆی کوردە و یەزیدیە زمانی عەرەبی نازانێ هەر مناڵە بەڵام گەر هاتەوە لامان زمانی شنگاری هەر نایزانی بەس تەنها بە عەرەبی بە سووری قسەیەکرد. گەر ئێستا پێی بڵێ تەکبیر ئەو هەر ئەڵێ ئەڵڵاهو ئەکبەر ئەگە بڵێ دەوڵەتی ئیسلامی ئەوڵێ باقیە ینی وایان فێر کردووە کە داعشێکی تەواو بێ ئەو مناڵە 4 ساڵە. بخۆدێ داعش يعني حالة نفسية البازارون ما هم ما تشيقري بخذ زارون ما بشيف راد بن يعني الجرين ترسن الخودة ترسن جماما حالة نفسية البال يعني إنها زارون الخناس ناقة إنها زارون البال الناس. ئەمە 2 ساڵە لەناو ئەم کەمپە یادی شنگالەکەینەوە ئێمە چاوەڕوانمانە کرد هەر لە ساڵی یەکەمەوە شنگال ڕزگار کرێ بچین لە شنگال یادی ئەم کارە ساتە بکەنەوە. ئامادەبوانی بەڕێز دەستپێکی یادەکەمان بە ساتێک وەستان بۆ هەموو قوربانیان و گیان بەخودکردوانی شەهیدانی دەستی تیرۆر بە تایبەت قوربانیانی جینۆسایدی ئێزیدیان دەست پێ دەکەین. نەخۆستگە بووی ڕۆژە ڕەش بێ بەسم چلو بکە بابێ مە بیرامەتێک کەچە مە بیرامەتێ خۆدە بێخسیر هەموو بیرامەتی ئەم چوون القاعدة بخۆدێ ئەس متحمل نەگەر ئەس گەریام هەتاتە بیژێ ئەس گەریام متحمل نەگەر ئەس دەرکەم. سالة وشهر معورة ظلامي يخسير ظلام زارد خلنا بهن ناب زحمتها بابا جوان ول أو نديتن واجد بهن نديتن واسيد توت برسينا مجي
والهيفيا خدي إن شاء الله مش عبد بس خدش خيرا خديرا بس ما فلحوا حاجوا بابي تهاد إن شاء الله داقي همتين شكو جنبرايتها داقي الهيفيا خدي إن شاء الله همتين ده تاتني دايما بيرناك بدا ويماني مبيقني بيقوي كري أبي كتكوي مساعد مبنازنا تكر من نزاني كوريكيا مبشيري عمالي خوي كربو را بيجام 16 نفرة از تنفر التيمة وعائلة ما همو ترتو بلاكن تشتكي جي نزانم وهون بين أفخيف كالايلوني بجنها عملت أنا تشتكي مانينا بيش شافي في دنياي همي وهاب سري ماجي كنو ياكب ما فاجينا هاد هكذا أشبه لا مفجع يجيه مذهباي كذي هو شاوا كن حمرم بين سالوني ذا مدري شنقال خوش بس ما شنقال ئێمە چاغی داعشاتین هەشکەس شێمە گرتن ما غێرە سیال دەستێوان دەنەماوە